قوتابیانی ئێرانی دوای 13 ساڵ خوێندن لە قوتابخانەکان دەگەنە قۆناغێکی هەستیاری ژیانن کە بۆ هەمیشە چارەنووسی ژیانیان دەگۆڕێ. ناوی ئەم قۆناغە کۆنکوورە. کۆنکوور هەمان تاقیکردنەوەی گشتی بۆ زانکۆکانی ئێرانە کە ساڵانە نزیکەی 2 میلیۆن قوتابی لە سەرتاسەری ئێران تێیدا بەشدار دەبن تا شانس و زەحمەتی 13 ساڵیان بە ئاکام بگەێن و لەم تاقیکردنەوە چارەنووسازە بە باشترین پلەسەر کەون و لەم بەشەی حەزیان لێیە و لە زانکۆیەکی باش دەرچن و درێژە بە خوێندنی باڵایان بدەن. هەموو ساڵێک کۆنکۆر لە ئێران لە یەکەم مانگی هاویندا بەڕێوە دەچوو، بەڵام ئەم ساڵ کۆرۆنا کاتی بەڕێوەچوونی ئەم ڕووداوە زانستیەی تێکدا تا ڕادەیە کە کێشەی زۆری لێکەوتەوە. لەلایەک وەزارەتی تەندروستی زۆر بەجددی ئیزنی بەڕێوەچوونی نەدەدا و لەلایەکی تر مافیای ئەم تاقیکردنەوە کە ساڵانە زیاتر لە 8,000 میلیارد تمەن لە ڕێی فرۆشی کتێب و بەڕێوەبرنی خولی تایبەتی کۆنکوور بەدەستی دێنێ، بەرامبەر وەزارەتی تەندروستی دەوەستا و گوشاری بۆ وەزارەتی خوێندنی باڵا دەهێنا کە ئەم تاقیکردنەوە گەورەیە لە کاتی خۆیدا بەڕێوە بچێت. هەرچەند تا ئێستا ئەم تاقیکردنەوەیە مانگێک وەدوا خراوە، بەڵام وەزارەتی تەندروستی ڕای وابوو کە دەبێ مانگێکی تریش وەدوایەکەوێتەوە، چون بارودۆخی کۆڕۆنا و ئاماری زۆری توش بووان لە ئاستێکی مەترسیداردایە و کاتێکی باش بۆ تاقیکردنەوەی 2 میلیۆن لاو نییە. بحثش این بود که این وقتی که تعیین شده برای ما کافی نیست و اگر این پروتکل ها نعل به نعل اجرا بشود ضرورت داره که ما 1 ماه کنکور رو به تعویق بندازیم. لا کامدا و دوای هێنان و بردنێکی زۆر و چەندین جار گۆڕینی کاتی ئەم تاقیکردنەوەیە قسەی وەزارەتی خوێندنی باڵا چۆ سەر و ئەم تاقیکردنەوەیە لە 3 ڕۆژی کۆتایی ئەم حوتویەدا بەڕێوە دەچێت و 1,860,000 لاوی ئێرانی لە شار و پارێزگاکانی ئەم وڵاتە لەم ئیمتحانەدا بەشدار دەبن. هەرچەند کە وەزارەتی خوێندنی باڵا وتوویەتی کە هەموو ڕێنمایە تەندروستەکان ڕەچاو دەگرن و زۆر توندی دەگرن، بەڵام سەرباقی هەموو ئەم قسانە بنەماڵەکان زۆر بە پەرۆشێکی زیاتر لە ساڵانی ڕابردوو چاوەڕێی مەناڵەکانیان دەکەن کە لە هۆڵی تاقیکردنەوە بێتە دەرێ و لە هەموو شت گرنگتر سەلامەت بن. ئاکۆشەم سەدینی گەلی کوردستان تاران.